لافاوێکی بەهێز شەوی ڕابردوو سنووری قەزای ڕەواندز و دەڤەری باڵەکایەتی گرتەوە و پەیام لا نزیکەوە دیمەنەکانی ئەو لافاوە دەگوازێتەوە. دیمەنەکان ناخەژێن و هاوڵاتیان سەرقاڵی نانخواردنی ئێوارە بوون. لافاوەکە دروست بووە و تەنها فریای ڕزگارکردنی خۆیان و مناڵەکانیان کەوتون. وەڵی ڕووداوەکە ئێوارە بوو لە سەنانی بووین، هەرەوەندە پێڕاگەیشتە مامەستە ئازاد هات گوتی براژن هەستن لافاو هات. ئەمەش ماڵ منداڵەکەمان سوپاری سیارە کرد منداڵە چکەمەندەمان هەیە تا ئەومان سوپار کرد ئیتر بێک حاڵ دەرچوین لافاوەکەمان لە دوومە بوو ئەمە بە سیارەی بووین تا یەک بە شەریان نەهاتە تەنانەت با نەهات باەتی بۆ ئێمە هینا با چاومان لە دەفتەر دۆلاری نەبووی هینابینە بەس تەنانەت بە ئەوەندە هات بابی گوت بە سەلامەتیە تاکە من ماڵ منداڵەکەتان دەرچووە ئێستا گەهات با و پێش دەنگدانێ با قەنەحەتکەی هیچ نەمابوونەیکەن بەس ئێستا ئیشیان بە حالەمێ نەمایە والله بەسمان دیبوونیان لێ نەکردین ئێستاش ئەو تەماڵ و حاڵەکەمان ئیبەیری هات والله جابرا هیچ ئەشتمان نەمایە یەک ئەشتن نەمایە بەخۆ ئەبینن ماڵەکەمان 6 ماڵن هیچمان نەمایە ماڵی خۆم و 5 کوڕان قەتم نەدیتە لە ژیانم 50 ساڵە لەو گوندەی من نەمدیتە شتی وەرە هەر کەس منداڵی خۆی دەستدایە من لێرە هێکردم دوو پیاوان دەستدامێ بە هەنگلی بە سەیریان هێخستم نەخۆ بەخۆ لاقم نەبوون بچڕم. چیرۆکەکانی لافاوەکەی شەوی ڕابردووی گوندی سەرنەوس لە دۆڵی خانەقا ناخەژێنن. ئەم هاوڵاتیە دەڵێت تازە خانوم دروست کردووە و چەند شەوێک کە هاتوومەتە نێو خانووەکەم بەڵام بەهۆی لافاوەوە سەرجەم شتەکانم تیا چوون. بەڕاستی من تازە هەستم بە ژیانە کرد تازە ژیانێکم بۆ خۆم دروست کرد بوو پاش 2 ساڵ کە هاوسەرگیریم کردووە خانم تەواو کردیە وتم ئاخەی لەخوا بە زیاد بێت چوومە ناو ماڵ و عاڵی خۆم کەچی دەبینن هیچم نەما هەمووی ڕۆوی بەڵام شکر بۆ خوا کە دایکە پەککەوتوەکەم ڕزگار کرد لە ناو ئاوی بردمە دەرێ ماڵ و مناڵەکەم حیلەکەم دەرباز کرد لەخوا بە زیاد بێ هیچمان نەماوە ئەرنە ئەرزاقمان ماوە نا هیچ شتێکمان نەماوە ئەوەی کڕیومە ئەوەی ڕەنجی چەند ساڵە پەیدام کردووە هەمووی ڕۆوی شکر بۆ خوای گەورە. هاوڵاتیانی گوندی سەرنەوس بەهۆی لافاوەوە تەواوی کەلوپەلەکانیان ژێرقوڕ و لیتە کەوتووە بەو هۆیەوە تەنانەت بۆ نانی نیوەڕۆ هیچ خواردنێکیان نەبوو ئامادەی بکەن. لە دوێنە شێوە یەکش دەرنەچووە تێگەی بەس بەخۆ بە خێزانی دەرچوە و تەواو ئەوتە لە برسان سعات 12 ئێستا هەناریە خۆن یەکش دەرنەچووە کەس بەهانانوە ناتی لە خزم و کەسی خۆمان زیاتر. لافاوەکەی شەوی ڕابردوو کەوا زۆرترین زیانی لە گوندەکانی سەرنەوس و دۆڵی خانەقا و ناحیەی وەرتێ و دۆڵی باڵیان گەیاندووە و 6 پردی پیادە و هاتوچۆی ڕووخاندووە. ڕێگاکانی هاتوچۆ پچراون و ئاو و کارە باش بە تەواوەتی پچراوە جگەلەوەی بەدەیان ماڵژێر قوڕ و لیتە کەوتون. ئەوەی دەیبینین ئەوە دیمەنی یەکێک لەو ماڵانەیە کەوا لە گوندی سەرنەوس و بەشێک لەم ناوچەیە بەر لافاوی شەوی ڕابردوو کەوتون. سەردانی هەر ماڵێک دەکەیت ئەمە حاڵ و گوزەرانیانە کە ئێستاش کاتژمێر 12 نیوەڕۆیە تاوەکو ئێستا هیچ بەرپرسێکی باڵا سەردانی هاوڵاتیانی نەکردووە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام گوندی سەرنەوس لە قەزای ڕەواندوز.